بارەساڵتان لەبێت ئازان و خۆشەویستان هەفتەی پێشوو مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری پاڵەوانێتێکی ئەنجامنا بە ناونیشانی وەرزش بە پەروەردە دەگاتە لووتکە. ئەو پاڵەوانێتە لە شاری کەلار ئەنجامدرا، تێیدا نۆ مەڵبەند و بەشێک لە ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری بەشدار بن و پاڵەوانێتێدا. ئێمە لەم تۆڕێمەدا گفتوگۆ دەکەین سەبارەت بە پاڵەوانێتی بۆ بەشداریکردنی یاریزانان لەو پاڵەوانێتی وەروها گرنگتر لە هەمووی باز لەوە دەکەین کە جیاواز لە هەموو پاڵەوانەکانی کە لە هەرێمی کوردستاندا ئەنجام دەدرێت. لەمەدا مەکتەبی کاروباری وەرزشی هەوڵی داوە کە بابەتی پەروەردە تێکەڵ بەکاری وەرزشی بکاتاوەکو یاریزانەکان بە پەروەردەیەکی جوانتر فێری وەرزش بن و مامەڵەیەکی جوانتر بکەن لە کاری وەرزشیدا. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکانمان هەرێکە لە بەڕێز مامۆستا سالار تاڵیب ئەندامی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری و هەروەها مامۆستا هێمن والی ڕاهێنەری هەڵبژاردەی شارەزوری کۆمەڵی دادگەری و کاک درود محەممەد ناوبژیوانی پلەیەکی عێراق وەروها کاک زانیار جەلال یاریزانی نێو پاڵەوانێتێکە. یەخوا بەخێر بێن. سوپاس بۆ مامۆستا سالار ئەگەر لای بەڕێستەوە دەست پێ بکەین، ئێوە دروشمەکەتان پەروەردە وەرزش بە پەروەردە دەگاتە لووتکە، بۆچی ئەمەتان هەڵبژات؟ بۆچی پەروەردە تێکەڵ بەکایی وەرزشیتان کردووە؟ پێشێکی سپاسان نەکەین. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو مەکتەبی کاروبار بەڵێ کۆمەڵی دادگەری هەستی بەوە کرد پێش مەکتەبی کۆمەڵی پێش مەکتەبەکەمان هەموو مەڵبەندەکان و ئۆرگانەکانی حیزب تیپ و بەشی چالاکی وەرزشیان هەبوو بە پەروەردەشانە، بەڵام کۆمەڵ لە دوای کۆنگرەی چوارەمەوانە مەکتەبێکی بۆ دروستکردن وەکو سەرە کۆکردنەوەی هەموو بابەتە وەرزشیەکان. مەکتەب دروشمی بە پەروەردە وەرزشە کاتە لووتکە بۆی جوانترین گەنجەکانی خۆمان بە باشترین پەروەردەیەکی جوانە بچنە ساحەکان و بچنە ناو خول و ڕاهێنان و دەورەکانوانە. هەرچی وەرزش کارێکیش ئەگەر پەروەردەیەکی جوانی نەکەیت سبێنێ زەرە دەدەی، وەکو شمشێرێکی بێدەستێک وایە هەر دەستی بیگریت خۆ دەبڕێت. ئێمە لە پاڵانتەکانی پێشووترە خۆم چەند نزیکی 23 ساڵە لە ناو وەرزشم ڕاهێنەرە بینیە بە یاریزانەکەی توێتی ئەگەر زانی ئەدۆڕی لێی دەسەقەتیکە. ئەمە ئەگەر پەروەردەیەکی جوان بکرێت نەتیجە قبوڵەکات. ئێمە هەستمان بۆ بەرپرسیارەتیە کرد ئەتوانم بڵێم لەمای ئەم دامەزرانە توانیمانە چەندین دەورە بکەینەوە لە هەر دەورەیەکە بەشی پەروەردەیەکەی باش بکردێنانە. دوای ئەوەی فێرخوازەکانە بۆمان هاتوتانە ئەڵێ ئێمە زۆر ئیسفادەم دەورەکانم بینێ پێشتر، بەڵام ئیسفادەم لە بەشی پەروەردەیەکەی زۆر کردووە. زۆر باشە مامۆستا من دووبارە بەخێر بێنەوە. مەکتەب لەسەر استراتیژێک ئەم وەرزش و پەروەردەی بەیەکەوە بەستۆتەوە؟ بێگومان سەرەتا بەناوی خوا دەستان خۆشە بۆ ئەم گرنگیدانە. مەکتەب هەر وەک مامۆستا باسی لە سەرتاوە کە دروست بوو یەکەم شت لە لۆگۆکە ئاماژی بەوەدا کە ئێمە مەبەستمانە پێشە یاریزان پەروەردەگەن جابی خێنەنەو کای ناو یاریگا یا بۆ منە هونەرە بەرگریەکان. بێگومان هەر لە کاتی ئەو خولانەوە کە کراوە ئێمە چەندین خولی ڕۆشنبیریمان کردەوە. یعنی کاڵین پەروەردە ئەوە نییە تۆ هەر یەکسەر بڵێ پەروەردە، بەمە خولی ڕۆشنبیری وەرزشی کراوە. ئەو ڕاهێنەرانە یا ئەو کەسە وەرزشیانەی کە باگراوندێکی وەرزشیانە بوو هێنانە ناو خولانەوە بە باشترین شێوە ئامادەکران بۆی کە تۆ بتوانیت لە ڕێی ئەو پەیامەی کە ئەیگەینی بە یاریزانەکە پێشا پەروەردەکەی بۆ پێبگەنی. بۆ نمونەیە ئێمە فێرگەمانێ ئەو فێرگانی کە لە شارەکانە هەن بە نمونەی گەرمیان بە نمونەی هەڵەبجە شەید ئەمانە مامۆسایان هەیە کە لەوێ لە ڕووی دیراسەکردنی چ بۆ نمونە لایانی ئاینی بێ چ لایانی پەروەردەیی بێ یاریزانەکان لەو تەمەنی کە تەمەنێکی سەرەتایە بە هەموو شێوازێک ئەو یاریزانە گۆڕاڵە ڕای ئێنی لەسەر شێوازەکە ڕای هێنا ئیدی یاریزانەکە کرد کە لە قۆناغی 12 ساڵی تێپەڕی بەرە و دەودە بەرە و فیرقە شعبی و دواتر بەرە و نادیێڕوا لەسەر ئەم شێوازە ڕاهاتووە چاوەڕێی شتێکی باشی لێگرێت. بەڵام تۆ تازە یاریزانێک کە لە 18 ساڵ تێپەڕی کرد بێ چاوەڕێەوە ناکرێت تۆ تەجارێکی تر گوێ لە تۆ بگرێ شتانە بێڵێ گۆڕانکاری کەمتر تیاکرێت. بەڵێ کاک دروست وەکو ناوبژیوانی پلەیەکی عێراق دیدی بەڕێستان بۆم پاڵەوانێتێت چۆن بوو؟ بەناوی خۆی گەورە سەرەتا سپاسی مەڵبەندی گەرمیانەکەین کە ئامێزیان بۆم پاڵەوانە تێگرتەوە. دیارە جامی ڕابوون بە بەشداری نۆ مەڵبەند لە شاری کەلاری خۆشەویست بەڕێوە چوو کە مەسروفاتی سەرجە مەڵبەندەکان لە ئەستۆی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەریە بوو. 29 ئەم پاڵەوانەتێ بەڕێوە چوو کە 29مان بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کە خۆی ئامادەی لەوێدا هەبوو. یەکێک لە کایەکانی
وەرزش کە ئێمە تۆپی پێمان هەڵبژارد لە پاڵ ئەوەشدا ئەبینی لە مەراسیمی کردنەوەی پاڵەوانەتەکەیە بە ئامادەبوونی مامۆستا و جەنابیان ئەبینی کۆمەڵێ هوەری جۆرا جۆری تریش عرضکرا و بینرا ئام پاڵەوانەتێکە پاڵەوانەتێکی سەرکەوتوو بوو دەتوانین بڵێن سەرجەم ماڵبەندەکان لێ ڕازی بوون و ئەتوانین بڵێن بە پاڵەوانەتێکی سەرکەوتوو کۆتاییمان بە ساڵی 2022 خوا بەخێر بێن کاک زانیار تۆش بەخێر بێ وەکو یاریزانێک لەسەر لەناو پاڵەوانێتێکە ڕات چۆن بوو لەسەر پاڵەوانێتێکە ئەگەر بەشداری کردبێ لە یاری پاڵەوانی ترا هیچ جیاوازیەکی هەبوو لەگەڵم جامی ڕابوونایە کە بەشداریتان تیا کرد کاک زانیار تۆ یاریزانی شارە زوور بوویوانی مەڵبەند کاسیشتان بردەوە ئەوانیش بردویانە وەڵی بەگشتی پاڵەوانێتێکی جوان بوو دەستخۆشیمەیە بۆ کۆمەڵی دادگەری هیوادارم بەردەوام من لەم جۆرە چالاکیە و هیوادارم هەر لە یاریگای بچووکیشا نەبێ زیاتر پەرەی پێ بدەن و لە یاریگای گەورەیژا ئەم جۆرە خولانە بەردەوام جیاوازی ئەم خولێ لەگەڵ خولەکانی پێشتریان ئەوانەی کە خۆت لەگەڵ هاوڕەکان تا یاری ئەکەن چ جیاوازیەکی هەبوو وەڵا ئەم خولە چووینە دەر و لەگەڵ کۆمەڵە کەسی بەڕێز یەکمان ناسی و ئەو زۆر باشە خولێکی جوان دەستە خۆش بێخوا ماوەسە ساڵە بێم و لای بەڕێزت پێم وابێ بەشێک یان هەمویان لە ئەوانەی کە بەشدار بوون تاقیکردنەوەیەکیان ئەنجامدا لەسەر کتێبێک بنای وەرسەنگاندنی ماوە ساڵی باپیر بەشێک لە سوشال میدیا ڕخنەشیان هەبوو سەبارەت بەمە بەڵام گرنگی ئەم کتێبە چی بوو بۆی وەرشەوانەکان ئاگاداری ئەم جۆرە کتێبە بن بەڵێ ئێمە ئەرزم کردی لە ساڵی ڕابردوودا دەوراتێکمان کردانە بەڕێز ماوە ساڵی باپیر سمینارێکی بۆ کردین بۆ ئەندامان و کاردیرانی خۆی باسی وەرزشی بۆ کردین ئەو کتێب ئەو سمینارشمان کرد بە کتێبێکە بەڕاستی سواری زۆر لێکرا ئیسلام خەڵکێک هەیە ئەڵێ ئیسلام لەگەڵ کایەکانی ژیانان یەک نایەتوانێت یەکی شەوێتوانێت ئەنجار ڕخنەت لێگرن ئیسلام لە هەموو بۆ هەموو کایەکانی ژیان بەرنامەی پێ ئەگەر تەطبیقی بکەیت بەڕاستی کۆمەڵگەیەکی تەندروزە ئەگەیتە لووتکە ئەم لەم خولی جامی ڕابوونەدا هەڵسەنگانێکمان بۆ فێرخوازەکان بەسمانەوە نەبوو هەڵیان سەنگێنی خوانەخواسە بڵین ئەمە لە بەڵام بەبەسمانەوە بوو زیاتر ئەوان کەسێکی ئەکادیمی خەڵکێکی تریژێتە بەدەستیانوانە ئەو خۆیان فێر بن و خەڵکیش فێر بکەن خولی ئەو هەڵسەنگانە بە ناوی حاج عەدنان و بەڕەحمەت بێت حاج عەدنان یەکێک بوو لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەری کەسێکی دڵسۆز بوو بۆ وەرزش خزمەتی وەرزشیوانی بە تایبەتی شاری هەولێری زۆر کردووە ئێمەش حەزمانکەوە کۆفایەک ئەو هەڵسەنگانە بە ناوی حاج عەدنانەوە بێت ئەوەی کە بەشداری کردبوو نزیکی 90 بۆ 100 فێرخواز بەشداری ئەو دەورەی کردبوو الحەمدولillah زۆرینیان نەتیجەی باشیان هێنابوو و 5 نەفەریش لەو پلایەکەکان ئەوانی کە دەرەجەی باشیانەوە خەڵا دەکرێن شتێکی زۆر جوانە بۆی کە ئەم بەدەل لە بکای وەرشەکە هەڵسەنگانەی بکرێت باشتر فێر بێت کاتێک کە تاقیکردنەوەی کرێت لەسەر کتێبێکیان هەر بابەتێک کە پێوەست بێ بە دین و وەرزشەوە خۆی عەرزم کردی ئەوەی کە سۆشیال میدیا ئەمڕۆ هەرچێکەکەیت ڕخنەت لێگرێت ئەگەر شتێکی باشە بکەیت دەستخۆشی لێ ناگات ئەگەر شتێکی خراپە بکەیت حیا دەبات ئێمە ئەوان بە هەموو ئیمکانێتێکوانە ئیژەکەن لەسەرەوەی گەنجەکانمان بەلا ڕێبەرن بینیشمان هەڵایەکمان بینی کە مجموعەیە گەنجیان گیرۆ دەبوون ێستا لە زیندان و مجموعەیەکی خەڵک قسەیان لەسەر کرد بەڵام ئێمە هاتوین ئەم گەنجانە لەو ناڕەحەتیە ڕزگارکەین تۆ گەنجێک پەروەردە ئەکەی 18 ساڵ 90 ساڵ دایک و باوکی ناڕەحەت دەبێت لە زیندانە بە خزمەت بکرێ باشێکە یان لە ناو خۆڵە وەرزشیەکانە خزمەتیان کەین و پێشکەش بە کۆمەڵگەیان کرد ئێمە گەنجەکانمان ئەمانەی بەرەو لووتکە بێن تموحمان زۆر پێ هەچ گەنجێک لە هەر شوێنێکی ئەم شارەدا بێت لە ئەم کوردستانەدا بێت نەفارەمە بە هیچ خۆمانە نزانین ئێمە وەکو مسلمان ئەرکی سەر شانمانە گەنجەکانمان پەروەردە بکەین ئەگەر ئێمە دەورەیەکیان بۆ نەکەینوانە خولێکیان بۆ نەکەینوانە نانهێنینە هۆڵە وەرزشیەکانوانە ئەی چێ پەروەردەکات ئاوا پەروەردەکرێت جابا ئێمە ناژوەستین بە پشتیوانی خوای گەورە خوا کۆمەشیمان کات هەرچەند ڕخنەشمان لەگرە ڕخنەکانیمان زیاتر پێشمان نەخات ئەوساهێ من وەکو ڕاهێنەرێک ئێوە لە کاتی ڕاهێنانە چۆن هەوڵ ئەدەن ئەو یاریزانانە یاخود ئەو قوتابیانی کە لە بەردەستانە لە پێشا پەروەردەیان بکەن ئەنجا باسی ڕاهێنانەکەیان بۆ بکەن جا باسی یاریەکەیان بۆ بکەن ئێمە پێشتری باسم کرد
ئەو قۆناغێکی ئێمە لەگەڵ یاریزانە بەرکەوتمانەیە قۆناغێکی جیاوازی لە قۆناغێکی یاریزان سەرەتا دەستپێگا قۆناغی پەروەردە زیاتر لە تەمەنی 6 ساڵی و دەستپێگا ئەو یاریزانێکی ئاشناکرێ بە دووگۆڵی تێگەێنرێ بە مەحازرە بە زۆرجار لە نێو یاریگا ئەو ڕاهێنەری کە لە سەرەتا و لە فێرگە و فێرەکە ئیدی لە 12 ساڵ بەروسەر ئەم یاریزانە قۆناغی نەشەیەتی ئێمە ئەوانەی کە لەگەڵی بەرکەوتمانە بۆ لەم خولە شاتیام خولە لە 18 ساڵ بۆ 35 ساڵ بۆ ئەوانەی کە لەگەڵ لەما بوون هەموو یاریزانی تۆکمە و تەواو بوون یان ئەگەر چۆن هاتبێ بەو شێوازە بووە ئێمە هەوڵماندا ئەوەی کە خۆمان پێمان کراوە یاریزانێک بهێنینە ناو وەزاکەوە لەگەڵمانابێت کە چۆن لە ڕێنمایی خولەکە دەرنەچێەوە ئەو ئانی کە ئەو یاسانی کە تۆپی پیان لەژێر ڕێنمایی ئەو یاسانە بەسپاس بخوا لە خولەکان بە تایبەتی لە جامێشا یاریزانێکمان نەبوو کە بێتە سەریەشە بۆمانیا لە ڕێنمایەکان دەرچێ بۆیە بەو شێوازەی هەرچەند ئێمە ماوەی کەممان مەدەسەوە بۆ ڕاستەکەی مەجای ڕاهێنانشتمان هەر زۆر کەمون نەما بوو و یاریزان گەورەترین گرفتیشمان بوو لەوەی کە بە ناڕەحەتی ئیسی جامی دروستەکە چکە من ناومان نابوو هەڵبژاردە کە ناو هەڵبژاردە لەو دەڤەرەوە بێت لە هەر شارێک و تۆ یاریزان بانکی کاگەمن بۆچی ماوەکی کەم بوو ینی بۆچی وا بۆ شێوازە بوو ماوەکەی لەبەر چی کەم بوو ئێمە تەمەن جامی ڕابوون لەگەڵ خولی ڕابوونە جیاوازیە خولی ڕابوون لە قۆناغی پێشوە ڕوویدا لە ماڵی هەشتونە بوو ئەوە لە چوارچێوەی ماڵبەندەکان و ئەنجومانەکان لە خوارەوە کرا دواتر ئەمە هەڵبژاردەی ماڵبەندەکان بوو ماوەکەی لەبەر چی بەو شێوازە بوو یەکەم هەمومان زانی قوتابخانە و ئەوەیە خۆ دەزانین ئێمە هێنامانم کاتەوە کە کاتێکی هەرچەند سادیش بوو لەبەرەوە پشوو بوو ئەمە ئەوە دومیش ئیمکانات قورسە تۆ بتوانانی دووسێ شەو یاریزان بەڕاستی بۆ سێنی لەوێ لەو هەرچەند ئێمە زۆر سوپاسی مەڵبەندی گەرمیانەکەین کە زۆر ناڕەحەت بوومە زۆر مەسوولیان کرد لەگەڵمان وە زۆریش ڕێزیان لەو هەڵبژاردانە گرت کە ئەتوانم بڵێم مندیارێکی بچووکی خەتەر بوو لە گەرمیان ڕوویە یعنی وا ئاهاتە بەرچاوم لە یاریزان ئەیتوانی بانگدا نوێژەکە یاریگاکە لێرێ دوای نانەخوات شتەکان زۆر جوان بوون ماوە کەمەکەی بەس ئەوە بوو هەرچەند ئەو ماوەکەمە بۆ هەندێک هەڵبژاردە کێشەی دروست کرد بە تایبەتیش لە ڕووی توانای جستەوە تۆ قورسە لە ماوەی شەو ڕۆژەکە دوو یاری سیاری ئەنجام بێ هەبوو چوار یاری ئەنجام کە یاری کۆتەی ئەمە خاڵێکی سلبی بەڵام لەبەر ئەوەی وەکوتم لە ڕووی ئیمکانات و هەندێک حاڵەتی ئەترۆ ئێمە ناچار بین بۆ شێوازە بڕۆین کاک درود تۆکو ناوبژیان بەشدار بوو لە یاریەکانە ئەو پەروەردەی کە تێکەڵیان کردو بە بابەتە وەرشێکە لە خودی ڕۆشتی یاریزانەکانە بەدی دەکرد کاتێک کە تۆ لەوانێت لە ناوبژیوانی چەندین یاری دیکەشە کرد بێت ینی ئەمەد بەدی دەکرد لە نێوان یاریزانەکاندا بەڵێ سپاس بەخوانی لە یاریەکانە ڕنگدانەوەی ئەو پەروەردەیە هەبوو کە مامۆستا و جەنابیان یاخود سەرجەم ڕاهێنەرانی سەرجەم هەڵبژاردەکان کە ڕاهێنەرایەتیان کردووانی دەوبینی بە گیانێکی وەرشی ئەو پەڕی جوانەوە ینی لە ناو یاریگایە هەم تەسەڕوفاتیان ئەگەر هەم مامەڵیانە کرد ینی ئەتوانین بڵێن شتێکی جیاوازیان پێشکەش کرد لە یاریەکانە و هەمیش لە ڕووی ئاستەوە هەمیش لە ڕووی توانەوە ینی ئەبینی لە زۆر یاریەکانە یاریزان بە بۆنەی هیلاکەتەوە ینی پەنا بۆ کۆمەڵێشتی ترە بە لە یاریگەیە بەڵام سواز بەخوای مامان بینی لە ناو خولەکە بۆ پەڕیگیانی وەرشەوە سەرجەم ئەنجامەکان قبوڵەکرا و ئەمانتوانی ینی ئەو مامەڵەی کە بۆیان دانرا و بەسەر کۆتوانە جێبەجێکرا کاک درود بۆ پێی کە خۆت ناوبژیوان بووی جا ئیشیە بەڕێبردنی یارەکانە هیچ سزای یاریزان تەیان حاڵتی باڕووی نەدا لە سەرجەم یاریەکان ینی ئێمە یاساماندا نابوو سەرجەم یاریەکان یاسای تێجێبەجێکرا دیارە بەتەنیانە سێ برا ناوبژیوانی ترمان لەگەڵا بوو کە پێم خۆشە لێرە سپاسیان بکەم کە هەم هاوکارمان بوون هەمیش جوانترکردنی پاڵەوانتێکە بەوانەوە بوو بەڵێ لە سەرجەم یاریەکان یانیە بینی کارت هەم سوور هەم زەرد بە تایبەتی کارتی زەرد کەمتر کارتی سوور کە ئەتوانم وابزانم تەنها کارتێکمان هەبوو کە بەکار هات ینی ڕنگدانەوەی یاساکان لە ناو سەحەیە بەدی دەکرات ئێمە چونکە وەکو ناوبژیوان سەرجەم قەرارە یاسایەکانی خۆمان لە ناو سەحەیە جێبەجێ کرد ئەوەی ئەمایەوە تیپەکان بە یاسایانە لە ناو سەحە یاریگای هەم لە یاریگای هەم لە قانون جێبەجێ نەکراوەش زۆر باشە کاک زانیار ئەگەر کەمێک باز لە یاری کۆتایی بکەی پێم وابێت بە لێدان یەکلاکەرەوە دواتر ئەنجامەکە ڕاگەیانە خودی یاریەکە چۆنی بوو بەڕستان لە چ بەشێکا بوو لە ئەهدافا بوو لە بەرگریا بوو لە کوێ بوون لە ناوەندا بووم یاریەکە لە ئاستێکی بەرزا بوو هەردوو لە تیپی باش بوون تیپی گەرمیان تیپێکی نمونەی و هەم لە ڕووی یاریکردنەوە هەم لە ڕووی ئەدەبی ناو ساحە و دەروی ساحەیش تیپێکی نمونەیی بوون زۆر سپاسی ژیانەکەین بۆ میوانداریە بەڕاستی میوانداریەکی جوان بوو
هاندەریشی تێیا بووانی ئەو ئینە لاوان زیاتر هاندەری گەرمیانیش بوو بێت هەمووی گەرمیان بووانە دەست خۆش کاکزانیارێک و باشترین یاریزانی پاڵەوانێت کەش دیاری کراوەکەواتە زۆر باشە چەند گۆڵە تۆمار کرد لەو کۆی پاڵەوانیەکەکە یەکدانێ گۆڵ یەک لاکەرەکەەوە بێکە ئەم بردوێتەوە بەشتان ساخ بێخوا مام ساڵە کۆتاییە پەیامتان چییە بۆ وەرزش دۆستان و هەروەها بۆ کەسانی کە چاویان لە ئێوە ئومێدێکیان بە ئێوەیە کە ئاستی وەرزش ببەنە قۆناغێکی تر پێش کۆتایی ئەمە سپاسی برانی مەڵبەندی گەرمیان بکەم بەڕاستی هەر لە خوانەشێ جوان بوو کە ئەو میانداران کرد بەڕاستیەوەی کە بێمە گەشتوانە لە مەڵبەندەکانانە گەنجی وای تیا بوو وڵام مەزانی گەرمیان ئەسابیان گەرم و هەر هیچی شتێکان ناکەن دوای خۆی وتی بەڕاستی ئێمە نمونەیەکی ترمان بوو خۆی ئەمانەش بۆ گەنجان بەڕاستی زۆری سوارەی لێکرێت تێکەڵاو بوونوانە سەوا وێنەکرا لە ناو خەڵکا گەرمیانی و ئینەکە بەڵام کاچێتە واقعە وانە خزمەتێکی زۆر جوان کراوە هەر خۆشی نمونەی گۆڕابوو هیوا هەبوو سیرکەر بوو هاتبوو لێ گوێم لێ بوو جگەرەی خوارتی باشە بۆ کەس جگەرە ناخوا لێرە تەریقە بووانە جگەرەکەی شارەوە یەک دوو گەنجم بینی هاتم بۆ سێری یاریەکە وانەکە شەرمیە کرد لە الحەمدا یاریێکی جا کۆتایی ئێمە ئیشاڵا بە عمومەن هەموو ئەو گەنجانی کە وەکو مەکتەبی کاروباری وەرزش ئەم شارە و هەموو شارەکانی تر بە مڵکی خۆمانیان نەزانین ئیشاڵا ئیشی کاری جوانترەکەین بۆ ئەوەی بەم خولانەی ناوخۆ کیفایەت نەکردن ئەگەر خی گەورە ئیمکانێتێکمان پێبەخشێت هەڵبژاردەیەکی باشی تۆپی پێ بەرینە دەروانەوە بۆ هونەرە بەرگریەکانیشی شاڵا لە ئاماجمانە هەیە یاریەکی دۆسانیان بۆ ڕێخین بۆ دەرەوەی وڵات کە مەکتەب ئەگەر خی گەورە بۆی ئاسان کات ئیمکانەتی هەبێت ئەم جارە پاڵەوانتەکانمان بەرینە دەرەوەی هەرێم زۆر باشە کاکێ منەمێ زیاتر ئەوە لە تۆ وەرگرمەوە یاریزانەکانتان چۆن پێگەێنن کە ئینشاءڵڵا ماوەسە سەر ئاماژی پێکرد کە لە دەرەوە بەشدار بن یاخود لە خواروی عێراق و پارێزەکان دیکە عێراقەوە بەشدار بن بس کاکە من عفو ئەو گەرمایکەکی کاک درود وەرگری مایکەکەی کاک هێمن ئیش ناکە بەڵێ ئێمە وەکو ئەوەی کە یاریزان چۆن ئێمە زیاتر وەکو تۆپی پێ یاریزان تمۆمانە بچنە نادیەکان و یاریکەن ئینشاءڵڵا بەڵێ ئەو یاریزانانی کە لە ئێمە لەمە خۆم زیاتر لەسەر ئاستی فقه شعبی کارەکەم و چاوم بەدوای ئەوەیە کە یاریزانێک کە بوون ئاستی باش بێسمە بۆ ماوەی کە من کارم کردو لە وەرشار جایزان لەژە دەست منە هەبووە ینی بۆ منە لە نادی گەورە یاری کردووە دەبێت ینی یاریزان ئەگەر لای ئێمە بێ و لە خولی عێراقی یاریکە ئەوە سەربەزی بۆ ڕاهێنێت بۆ ئەو کە ئەو شوێنەی کە لێ ڕۆشتووە بۆیە ئێمە هەمیشە شانازی بۆ وەکەین ئێستا ئێمە وەکو مەکتەبیش چەند فێرگێکمان هەیە ئامانجێن فێرگانە چین ئەوەی کە یاریزانەکان پەروەردە بن باش ئامادە بن ئەگەر ئەم یاریزانە مەهارێکی تەواوی تیا بوو بچێتە خۆناقی داهاتوو کە لەوردە لە لاوەی نادیەکان و بچێتە نادی چێتە پلێچێتە نایب کە ئاسێکی بەرز پێ 6 کاو دواتر ئەبێتە مای سەربەرزی ئێستا ئەو یاریزانانش کە لێ من لەم خولا بوون چەندی یاریزان ئێستا یاریزانمانە بۆ پۆبژاری شارە زور لە نادی یاریەکە لە نادی سیساق ڕێگەی نەیتوانێت بێن جام بەشداریگە لەبەرەوەی مەشغوڵی خولی کوردستان لەم کاتە وەک وتم بەشێکی زۆر ئەو یاریزانانی کە ئێمە مەبەست تومحمان پیانە ئەوانەیە کە بچن کاڵین بۆ دەرەوەی وڵات مەسمانەوەی بچنە نادیەکان نادیەکانی عراقیاریکن لەوە بەرزتر بێت نادیەکانی دەرەوەی کە بۆ ئاسیاس ئەوە هەدەفی سەرەکی ئێمەگەیەکی یاریزان لەلا ئێمە بڕاتەوێت بۆ ئێمە سەربەرزێکی تەواوە چونکە هەمومان زانین ئەگەر یاریزانی پیشەگەر بێت چی دەستکەوتێکی بێ و هەر لە ڕووی ئەوەی کە ناوبانکی بێت لە ڕووی ئەوەی کە لە ڕووی دارایی و ئەو وەختە خەیاڵانی کە هەمومان نەزانین لەسەر یاریزانانە هەیە و هەمومان ڕۆژانە لە میدیاکانەوە بە چامانەکەی زۆر باشە ماوەستە هێمن هەڵبژاردی شارە زوور پلەیەکەی بەدەستێنا لە پاڵەوانێتێکە و بەڕێزیشتان ڕاهێنەری ئەو هەڵبژاردەیە بوون دەبێ بزانم لای ئێوە پێما بێت بۆ شێوازە نییە ئێوە وەکو ڕاهێنەر دەتوانن ئەو ئەزمونەی خۆتان ئەو پلان و شتە جوانانەی کە لە هەڵبژاردنەکەتانە هەبوو پێشکەشی بکەنەوە بە هەڵبژاردەکانی دیکە لە شوێنەکانی دیکە بۆ منە گەرمیان یان چەمچەماڵ و دەوروبەریان ئەو شوێنانی دیکە وڵاهی ئەوەی کە من لە پاڵانتەکە بیرمەست کرد هەڵبژاردەکان ئەستان لێک و نزیک بوو ڕاستی خۆی من دویاریمان بە قۆناغی لەدانێک لاکەرەوە تێپەڕان هەم لە بەرامبەر هەڵبژاردی کەرکووک لە بەرامبەر هەڵبژاردی گەرمیانیش هەڵبژاردەکان ئەستان لێک و نزیک بوو جیاوازی زۆر کەم هەبوو تەنها شتی بچوو یەکلاریە کردو بۆ نمونە ئەگەر تیپێک بۆ پارێزەکەی باش وایە ئەیتوانی یاریەکە ڕاکێشێت بەرەو پەناتی بیبایە بۆ نمونە ئەگەر تیپێک هجوومەکەی باش وایە گۆڵە تۆمارکەیە بۆ مەگە تیپێک یاریزانەکانی حەماسەتر بوونایە لە ڕووی بەرگریەوە ئەمانە
هەندێک جیاوازی لە تنێتی پاجەوی تر تۆزە پێشی خستە بوو بۆ من باسی هەڵبژاردەی خۆمانکەم ئێمە گرنگیمان زۆردا و بەلانی بەرگری و بەلانی بەتابی کەڵم بەرگری بە گۆپاری دیشەوە ئێمە لە مەرکەزا کێشەمان نەبوو ئەینا وەک باسیکەین لانی هێرشبەری ئێمە خاڵی زۆحمان بەڕاستی کەمتی گۆمان بۆ کرا بەڵام توانی بۆمانیارەکە ئیدامە بین تا ئەوی بگاتە لەدان یەکلاکەرەوە و سەرکەوتنی تا بەدەست بێنی وەک باسی چون ئامادەکارەکان زۆر کەم بوون یان یاریزانەکان لە ئیمتیحان و لە ئەتاقیکردنەوە بوون یەکسەر بە دوای ئەو لە پشتەکان هێنەمان هەڵبژاردەمان دروست کرد زۆر بە ناڕەحەتی توانیمان ئەوە بکەینەنا کاتمان پێ بواە و لە کاتی پشووی بۆ نمونە هاوین بواە بێگومان لەوەی کە باشتر و چاکتیش بەڕێوە گومان تیانی ئەمەش ئەزمونێکە بۆ ساڵی داهاتووتری ئینشاڵڵا بە پلانی باشترەوە بەشداری بکەنەوە ئینشاڵڵا یەکەم ئەزمون بوو من ئەڵەم لە ئەزمموی داهاتووە ئەوەی کە لەمە بینیم بێگومان لە خولەکانی دیکە زۆشتی باشتر جوانترنی پاشتیوانە ئینشاڵڵا کاک درود هەموو یاریەکان بۆ بەڕێوچوونیان پێویستیان بە ناو بژیوانن چێ بابەتی تۆپی پێ یا هوەری بەرگریە خۆتەر وەرزشتێکی ترە ئێوە وەکو مەکتەب هەڵێن چۆن پێکەری خۆتان تۆکمە بکەن و لەم بوارەیە زیاتر بەرەو پێش بچن کۆمەڵێک ناو بژیوانی باش و پلەیەکەکان ئامادە بکەن دیارە ئێمە لەم خولە سوودمان لەو ناوبژوانانی خۆمان وەرگرانی ئەتوانی بڵێن ناوبژوانی خۆماڵیمان بەکارهێنا بۆ ئەم خولە دیارە ئێمە پێشتر کۆمەڵێک دەوراتمان کردبەوە دەوراتێک لەوانە دەوراتی ناوبژوانی بوو کە لە شاری سلێمانی کرابووە و سەرجەم ئارەزومەندانی ئەوانەی کە خوازیارم بە ناوبژیوان بەشداریان تیا کردبوو ئەنی ئەو کەسانە کە بەشدارم لەو خولە ئەگەر توانای ئەویان هەبێت کە خۆیان بەرەو پێش بەرن لەگەڵ ئەوەش ئێمەش دەستیان نەگرین و دەتوانین لە پاڵەوانتەکانە سوودیان لێ ببینین دەتوانم بڵێم ناوبژیوانەکان وەکو سەرەتایەکی باش بوو ئینشەڵڵا دەتوانین لە داهاتووە کاری هەم جوانترکەن و هەمیش ئاستی بەرزتر پێشکەشکەن لێرەشە پێم خۆشە سپاسی تاوەتی مەڵبەندی گەرمیان کەم کە زۆر هاوکارمان بوون لە پاڵەوانتەکە چونکە لە شاری کەلار بەڕێوە چوو هەم بە ڕۆژ هەم بە شەو ینی لە خزمەتی هەڵبژاردەکان هەبوون سپاسی تایبەتیش بۆ برایانی مەکتەبی کاروباری وەرز بە تایبەتی مامۆستا کۆچەر و برایانی تر کە زۆر هاوکارمان بوون سپاسیش بۆ ستافی کەناڵی ئاسمانی پێیان کە لە سەرەتای پاڵەوانتەکە تا کۆتایی پاڵەوانتەکە لەگەڵمان هەبوون وەکو سەربازێکی ون هەم لە پشتی کامێرەوە هەمیش لە ناو یاریگایە هاوکار و یارمەتی دەرمان بوو خۆ بەخێر بێن زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سالار تاڵیب ئەندامی مەکتەبی کاروباری وەرزی کۆمەڵی دادگەری و هەروەها مامۆستا هێمنوارەلی ڕاهێنەری هەڵبژاردەی شار و زوری کۆمەڵی دادگەری و کاک درود محەممەد ناوبژیوانی پلەیەکی عێراق و کاک زانیار جەلال یاریزانی هەڵبژاردەی شار و زوریە خوا بەخێر بێن سپاس بۆ دەرفەتە